سەبارەت بە یەکەم دیبیت لە نێوان کامەڵا هاریس کاندیدی دیموکراتەکان دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکان بۆ سەرۆکایەتی ئەمریکا گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز جەستن تۆماس شارەزای سیاسەتی ئەمریکا لە واشنگتنەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز تۆماس سڵاوتان لەبێت، تۆم کاتتان باش. چاوەڕێی زۆر لەم دیبیتە هەیە، ئەڵێن ڕەنگە بگاتە کاربگاتە قسەی زۆر زیاتر بەرامبەر بە یەکتری، تەنها لە دەرخستنی سیاسەتەکانیان وەڵامەکانیان نەبێت بۆ یەکتری، هەشتا هیچ نەبووە. ڕاوێژکارێکی باڵای ترامپەڵێت چاوەڕێی هەموو شتێ بکەن، ڕەنگە شەڕە بۆکسیش ڕۆ بدە. چاوەڕێی چی لەم دیبیتە بکەین؟ زۆر سپاس بۆ میوانداریتان. ئەمە لێدوانێکی ڕاستەقینەیە، هەموو شتێک دەکرێت ڕوو بدە. ئەمە هەڵمەتێکی زۆر جیاوازە کە لە سەردەمی ئێستا بینی بمان هەموو کەسێک چاوی لەسرە ببینن چی ڕوودەدات. کاندیدی دیموکراتەکانتان هەیە لەلایەکەوە گەورەترین خاڵی بەدەست هێناوە لە خاڵێکی بەچرخاندا کە بینی مانسۆرۆک بایدن دەستی کێشایەوە لەو کێشبڕکەیە بە شێوەیەک کە دۆناڵد ترامپیش هێزێکە ناوەسێندرێت. دەبینین کەسە نزیکەکانی داوای لێ دەکەن تکای لێ دەکەن تکایە لەسەر سیاسەتەکانت بە هێرشمەکە سەریان هێرشمەکە سەر کەسایەتی کاندیدەکە. هەر شتێک دەکرێت ڕوو بدە لە دیبیتەکەی ئەم شەو. ئەمە زۆر ڕاستەقینەیە. پێتان وایە جیاوازە ئەم دیبیتە؟ ئەگەر وایە بۆ جیاوازە؟ بڕام وایە کاندیدەکانن خۆیان دەبینین دۆناڵد ترامپ کەسێکە کە کار دەکات بۆ ویست و بیری خۆی، ناتوانێ پەیامەکانی دۆناڵد ترامپ کۆنتترۆل بکەیت. ئەوەی لە بیری بێت ئەو شتە دەڵێت. ئەو کەسێکە بە شێوەیەک وزەی خۆی بەدەستێنا لە ڕێگەی ئەوەی کە کەسێکی 300 پاوەندە کێشەکەی دەکرێت ڕکابەری بێت، چونکە کەس هیچ جەماوەرێک لە ژوورەکە ئامادە نابن. مایکەکان دادەخرێن لە کاتی وەڵامدانەوەی هەریەک لە کاندیدەکان. ئەمەش یارمەتی دۆناڵد ترامپ نادات، لەوانەیە یارمەتی بدات پەیامەکانی خۆی کۆنتترۆل بکات کە لە ڕێڕەوەی خۆی لای نەدات. بەڵام بەدڵنیاییەوە ئەمە شتێکە کە وزەیەکی زۆری پێ نادات، چونکە ناتوانێت ڕکابەرەکەی ببڕێت و قسەکانی بکات هاوشێوەی جاران کە قسەی دەکرد. بۆ کامەڵە هاریسیش ئەمە دۆخێکی جیاوازە. ئەو لە ماوەی 50 ڕۆژدا بووە کاندیدی دیموکراتەکان بۆ هەڵبژاردنی سەرۆکایەتی ئەمریکا. کاتێکی زۆری پێنەدرا خۆی ئامادە بکات، سیاسەتەکانی ئامادە بکات، خۆی یەکلا بکاتەوە چ قسەیەک دەکات لەبارەی سیاسەتەکانی. ئەمەش زۆر گرنگە. ئەو دەبێ باز لەو سیاسەتانە بکات کە جیای بکاتەوە لە ئیدارەکەی بایدن. ئەمە جیاواز دەبێت لەوەی ببینین کە کامەڵە چۆن وەڵامی پرسیارەکان دەداتەوە. بەڵێ بەڕێز تۆماس، بێگومان ئەمانە کە ئەم دیبیتاکەن بۆ ئەوەیە بە دەنگدەرانی ئەمریکی بڵێن چێ سیاسەتی چۆنە، چێ قسەی چۆنە، خۆیان نمایشکەن بە کوردیەکەی خۆیان بخەنە ڕوو بۆی ڕای دەنگدەران بۆ خۆیان ڕاکێشن. بەلای دەنگدەری ئەمریکیەوە ئەو کەسە گرنگ و شارەزا و لێ هاتووە کە زۆرترین قسە بکات و هێرش بکاتە سەر بەرامبەرەکەی، یان ئەو کەسەی بە عاقڵانە بە مەنتەق باس لە سیاسەتەکانی خۆی و پەیڕۆ و پرۆگرامی خۆی بکات بۆ دوای هەڵبژاردن؟ ئەمە لایەنێکی دیکەی تایبەتە لەو هەڵمەتەی سەرۆکایەتی. یەکێک لەوان ئەوەیە کاتێک سەیری ئەمەش دەکرێت بگەڕێتەوە بۆ هەڵبژاردنی ساڵی 2016 ئەوان هەوڵ نادەت لە بنەماکانی خۆیان هاندەر بن تێیدا، یارمەتی دەربن با بڵێن بنەماکانیان بنکەی جەماوەریان کە دیموکرات و کۆمارین. ئەوان دەزانن دەنگ بە لایەنی پارتەکە دەدەن. بۆ نمونە ئەم ساڵ و ئەم شەو سەرنجەکە لەسەرەوەیە چۆن ئەو کەسانێک کە خۆیان یەکلا نەکردوێتەوە، ئەوانی کە خۆیان سربەخۆن یان سەر بە هیچ پارتێک نین، دەنگدەری پارتێک نین، چۆن بچن دەنگ بەو کاندیدە بدەن، چۆن سەرنجیان ڕابکێشن. ئەم مامەڵەیە جیاواز دەبێت لەوەی کە چۆن سەرنج بخاتە سەر ئەو لایەنێک کە گرنگە لە ڕاستیدا.
دەنگدەرە سربەخۆکان لە ویلایەتێک لە کەرەوەکان بۆ نمونە لە پێنسیلڤینیا، ویسکۆنسن، ئەریزۆنا، ئێستا لە کارۆلاینای باکوور و ڤێرجینیاش بوونە تێکلاکەرەوە. باس لە تەرخانکردنی پێداویستیەکان بکەن بۆ نمونە چۆن بتوانین خۆراک بخەینە سەرمێزی خێزانەکەمان، ئایا کارەکەم مسۆگەر کراوە، ئایا دەتوانم پێداویستیەکانی ماڵەکەم تەرخان بکەم بێ خەم خۆر بم، ئایا خێزانەکەم لە کۆمەڵگەدا سەلامەتن. ئەم پرسیارانە هەمووی دەبێ ئەم شەو وەڵامی بدەنەوە بۆ ئەوەی ئەو ویلایەتێک لاکەرەوانە یاخود دەنگدەرە سربەخۆکان سەرنجیان ڕابکێشن. کەوا بێت بەلای دەنگدەری ئەمریکیەوە گرنگە ئەم دوو کاندیدا چی بۆ ناوخۆی ئەمریکاکەن؟ ناتوانم بڵێم کە زۆر گرنگە، چونکە لەبارەی دۆناڵد ترامپە ئەو کەسێکە پشتی ئەو کەسانە ڕادەکێشێت، تەنیا ئەو قسانە دەکات کە لە مێشکیدایە، لە هەمان کاتیش بڕوای وایە تاکە ڕێگا ئەوەیە بۆەوەی خۆی کۆنتترۆل بکات ئەگەر بە شێوەیەکی کۆن دیبیت بکات، واتە لە ڕێڕە و لانەدا تەنیا باسی سیاسەتەکان بکات و هێرشی کەسی نەکات لە دژی کامەڵا هاریس. کامەڵا هاریس لەوانەیە خۆی زیاتر بگونجێنێت بەراورد بە دۆناڵد ترامپ لەسەر ڕێڕەوەکە بێت. هۆکارەکەش ئەوەیە چونکە لە سەرەتای کۆنگرەی دیموکراتەکان خۆی خستووەتە سەر ڕێڕەوی ناوەندەکان، ئەو چەپانێکە نزیکن لە ناوەند، ئەو کەسێک نییە فشار بکات یا خۆت خۆی دوور بخات لە سیاسەتەکانی سەرۆک بایدن. ئەوەی هەوڵ دەدات ئەوەیە کەسێک بێ کەمتر بێت، زۆر چەپ نەبێت. هەر لەو خاڵەشدا ئاڵنگاری لە بەردەم دروست دەبێت. ئەم شەو بە هەموو کەسەکان دەڵێت یاخود سەرنجیان ڕادەکێشێت ئەو کەسانەی کە دەنگدەری سربەخۆن پێیان دەڵێت من ئەو کەسە چەپە نیم کە لە دیموکراتەکاندا، من لێرەم نوێنەرایەتی هەموو خەڵکی ئەمریکا بکەم، دەمەوێت کارەکەم لە پێناو هەموو ئەمریکا بێت، هەموو ئەمریکا لە خۆ بگرێت. ئەمە ئاڵنگاریەکی زۆر گەورەترە بۆ ئەو، چونکە دەبێت ئەم تاودانە لە خۆ بگرێت کە لە 50 ڕۆژی ڕابردوودا هەیە بووە. بەڵێ بەڕست تۆمانجا مەبەستەکە من ئەوە بوو لەبارەی دەنگدەری ئەمریکی، مەبەستی من ئەوە بوو بەلای دەنگدەری ئەمریکیەوە بنەماکانی دەنگدان چین، ئامە بۆ نمونە باشترکردنی بژێوی ژیانە، زیادبوونی هەلیکارە، گرنگجیدانە بە کەرتی تەندروستی، یاخود بەلای دەنگدەری ئەمریکیۆ ئەمانە و سیاسەتەکانی دەروی وڵاتەکەشی گرنگن کە وڵاتەکەی چۆن مامەڵاکات لەگەڵ وڵاتانی دیکە. ئەمە شتە جیاوازەکەیە لەبارەی دەنگدەرانی ئەمریکا لە پرۆسی کۆلێژ هەڵبژاردن، ویلایەت بە ویلایەت، ناوچە بە ناوچە لە خۆ دەگرێت. لە چەندین ناوچەداش دەنگەکان دەژمێردرێن. لە ڕاستیدا زۆر گرنگە بۆ دەنگدەرەکان بۆ نمونە لە ویلایەتەکانی وەک میشیگن کار بۆ ئەوان گرنگە، دەستی کار گرنگە، هەڵاوسانێکی کەمتر، نرخەکان کەمتر بن. ئەمە لایەنە گرنگەکان بۆ دەنگدەرانە کە لە ناوەڕاستی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا. ئەگەر سەیری شارە گەورەکان بکەین وەکو شاری نیویۆرک، مایامی، شیکاگۆ و لۆس ئانجلس، کاتێک سەیری سەلامەتی وانە دەکەین، ئەوانە لایەن سەلامەتی کۆمەلگا گرنگترە. بۆ نمونە لە باشوور، لە مەکسیک، نیو مەکسیکۆ، لە تێکساس، تەنانەت کالیفۆرنیاش بۆوان بابەتی کۆچبەران زۆر گرنگە کە کۆماریەکان بەکاری دەهێنن. بۆیە ناتوانین هەموو بەیەک ڕنگ سەیریان بکەین، دەبێت ناوچە بە ناوچە، هەرێم بە هەرێم سەیری کێشەکان بکەین و چارەسەریان بکەین. وا بکەین ئەم شەو وەڵامەکان تەرخان بکرێن لەبارەی ئابووری، چارەسەرکردنی کێشەکان کە با بڵین بۆ چینی کرێکار و دەنگدەری ئەمریکا گرنگە کە دەیانوێت کارەکانیان مسۆگەر بکەن، لە ماڵێک دابژین کە خۆیان خاوەنینە، خۆراکیان هەبێت. بۆ نەگەر سەیری لۆس ئانجلس بکەین یاخود سەیری باشووری سنووری تێکساس بکەین، بابەتەکە ئەوەیە چۆن کۆچبەرە نایاساییەکان بوەستێنین، ئەم شاڵا بوەستێنین کە بە گوێرەی کۆماریەکان لە 3 ساڵی ڕابردوو زیادی کردبووە و شاڵاوە.
بۆ نمونە چۆ خۆیان لە چاوی کۆماریەکان باز دەکەین چۆن خۆیان لە سیاسەتی شکست خواردوی بایدن ڕزگار بکەن ئەمە هەمووی یەک لە خۆ ناگرێت لەبارەی دەنگدەرانی ئەمریکا بە تایبەتی لەو هەڵبژاردنە لە نێوان دیموکراتەکان و کۆماریەکان تاکو ئێستا کامیان زیاتر خواستی ئەمریکەکانی بەدی هێناوە بە خواستە جیاوازەکانیان وەکو تۆ باس دەکرد ئەمە شارێکی زۆر باشە ئەگەر تۆپێکی سەحراویم هەبە دەمتوانی پێشبینی بکەم ئەمە زۆر سەختە ئێستا قسە بکەین ئەگەر سەیری ژمارەی ڕاپرسیەکان بکەین بە گوێرەی کامە سەرچاوە بەکاردێنی لە ڕاپرسیەکان کامەڵە هارێس لە سەرانسەری ئەمریکا نزیکەی لە 3 لە پێش دۆناڵد ترامپە لە سەرانسەری ئەمریکا کاتێک سەیری ویلایەتە یەکلاکەرەوەکان دەکەین بۆ نمونە ویلایەتی جۆرجیا دۆناڵد ترامپ تا ڕادەیەک لە پێشە ئەگەر سەیری میشیگن بکەین یان پێنسیلڤینیا ئێستا کامەڵە هارێس تا ڕادەیەک یاخود باڵین ڕادەیەکی زۆر 6 خاڵ لە پێش دۆناڵد ترامپە دەبێتە پێشبینیەکی سەخت ناتوانانی باسانی پێشبینی بکەیت کە کۆتاییەکەی چۆن دەبێت بۆیە ئاستی پێشکەشکردنی ئەو دیبیتە زۆر گرنگە دەتوانم زیاتر بڵێم بۆ کامەڵە هارێس زۆر گرنگە بەراورد بە دۆناڵد ترامپ چونکە کامەڵە هارێس ئەو بینینەی نەبووە کە سوڕەکەی لە دیبیتەکانی هەڵبژاردن چۆن دەبێت بۆ نمونە کاتێک لە سوڕی 4 ساڵەی هەڵبژاردن بەڕێوە دەچێت بەڵێ کەوا بێت دەتوانین بڵین ئەم دیبیتە ئەتوانێت ئاستی کاماڵە هاریس دەربخات لەوەی دەنگدەران متمانەی پێ بکەن یاخود پێی نەکەن یانەوە تا دەنگدەران هەلیەوەی پێدەن کە یەکەم جارێتی بەشداری دیبیتێکەکە لەگەڵ بەرامبەر کەسێک کە دۆناڵد ترامپە بەدڵنیاییەوە ئەگەر پێشکەشکردنەکەی زۆر خراپ بێت دەکرێت پێشکەوتن و بەژەوەندیەکانی لە ویلایەتانە کاتێک گوتمان لە پێشە وای لێ بکات بە دوا بکەوێت پسپۆڕەکان دەڵێن بە گوێرەی مەزندەکان ئەو بە شێوەیەکی خراپ هاوشەوەی دۆناڵد ترامپ ئاستێکی خراپی نابێت کە وای کرد دۆناڵد ترامپ زۆر بە پێشی بکەوێت لەوانەیە ئەگەر شەوێکی خراپی هەبێت بۆ کەسێک کە نەک جێگەی ئەوەیە شایان نییە دەنگی پێ بدرێت یان متمانەی نییە خەڵکی ئەمریکا دەنگی پێ بدەن فشارەکە زیاتر لەوەیە کاماڵە هارێس بەڕاستی هەروەک ئێمە لە یاری بەیسبۆڵ دەڵێن سەرکەوتنێکی گەورە بەدەست بێنێت ئەگەر پێشکەشکردنەکەی باش نەبوو نمایشەکەی باش نەبوو لەوانەیە ئەو تاودوانە و ئەو بەرەو پێشچوونی نەبێت بگات بە مانگی 11 بەڵێ بەڕست تۆماس بەلای دەنگدەری ئەمریکیەوە گرنگە ڕەچەڵەکی کاماڵە هاریس چێ یان بە شێوەیەکی گشتی بڵێن بەلای دەنگدەری ئەمریکیەوە گرنگە ئەوەی دەبێتە سەرۆکی ئەمریکا دەبێت بە ڕەچەڵک ئەمریکی بێت لە بێنێوان ڕەشپێست و سپیپێست پێم وایە هەرچەند ئێسام دۆخە زۆر باشتر لە چاو ڕابردووە بەڵام بە شێوەیەکی گشتی بەلای دەنگدەری ئەمریکیەوە ڕەچەڵەکی کاماڵە هاریس گرنگە شارێکی دیکەی کە زۆر باشە ئەگەر باسی خاڵەکانی قسەکردنی دۆناڵد ترامپ بکەین و هەروە سیناتۆر جێری ڤانس کە جێگرەکەیتی دۆناڵد ترامپ باس لە قسەی بۆ ڕۆژنامەنووسانی ڕەشپێستەکان کرد گوتی ئایا بەڕاستی ئەو ئافرەتە ڕەشپێستە ئەو تازە بووەتە ڕەشپێست ئەم بەکارهێنانی کارتی ڕەگەزە لە ڕکابەریەک کە هیچ تێدا شوێن نابێتەوە لە ڕووی بیرکردنەوە ڕەگەز ڕەچەڵەکی کە سوکاری نابێت گرنگ بێت تەنیا پرسیارەکە لەبارەوەی ئایا تۆ شایستەی کارەکە بکەی نوێنەرایەتی بیرڕاکانم بکەی
کە بۆ خێزانەکەم باشترینە دەتوانین نوێنەرایەتیەوە بکەیت من چۆم حکومڕانی بکرێن لەلایەن جەنابتەوە وەکو دەسەڵاتداری یەکەمی ئەمریکا. ئایا هیچ سیاسەتی ڕەگەزپەرستی هەیە؟ بەڵێ هەیە. ئەگەر باسی دۆخی غەزە بکەین بۆ نمونە ئەمە هێڵێکی زۆر سەختە لەسەری بڕۆ بۆ هەردوو لە ڕاستیدا. ئەمەش وا دەکات سیاسەتی دەرەوە وا دەکات ڕەگەز نەتەوە ڕەچەڵەکی دەنگدەرەکان دەربخات دەبێت بە شێوەیەکی سووک وەڵامی ئەو پرسیارانە بدەیەوە. پرسیار ڕاستەقینەکەوە ڕەگەز و نەتەوە لێرە فاکتەرن. بەڵێ ئەگەر سەیری ڕاپرسیەکان بکەین کێ لە پێشە لەبارەی دەنگدەرە لاتینەکان یاخود دەنگدەرە ڕەشپێستەکان یاخود دەنگدەرە ئافرەتەکان. ئافرەت لێرە بابەتێکی زۆر گرنگ دەبێت لە پرسیاری مافەکانی لەدایک بوون و تەندروستی ئافرەتان. ئەمە باس ئەگەر باس لە جەندەر بکەین باس لە ڕەگەزونەتەوە بکەین ئەمانە فاکتەری سەرەکی دەبن کە نابێ سەرەکی بن بەڵام دەبینین بە شێوەیەکی خۆبەخشانە بەشداری تێدا دەکەن. کەوا بێت دەتوانین بڵین ئەوەی کە کاماڵە هاریس ئافرەتە چانسی ئەوەی هەیە کە زۆرینەی ئافرەتەکان دەنگ بە هاریس بدەن؟ نەخێر ئەمەمان بینی کاتێک هیلاری کلینتن کاندید بوو لە ساڵی 2016 دەگەڕێتەوە سەرەوەی کە کاندیدەکات تا چەند باشە. ئەگەر سەیری 2016 بکەین قسەیان لەگەڵ چەندین دەنگدەر کرد ئەو دەنگدەرانێک کە ئافرەتن بە دیاریکراوی دەنگیان بە دۆناڵد ترامپدا گوتیان هیلاری کلینتن شتێک نەبوو پەیوەندی بە قسەکانیەوەنەوە هەبێ پەیوەندی بە پێداویستەکانەوەنەوە هەبێ وەک کاندیدێک دەستنیشانی بکەن و دەنگی پێ بدەن. هیچ گرنگیەک نییە یاخود سوودیەکی لێ نابینن تەنیا لە بەرەو کامەڵە هاریس ئافرەتە مانای ئەوە نییە هەموو ئافرەتەکان لە ئەمریکا دەنگی پێک دەدەن. تەنیا ئەو کاتە گرنگی دەبێت ئەگەر باسی تەندروستی ئافرەتانی کرد یاخود لە باربرنی منداڵان ئەگەر باسی لە پاراستنی مافی ئافرەتان کرد لێرە دەکرێت بە پێش دۆناڵد ترامپ بکەوێت سوود لەو پرسیارانە ببینێت ئەو دەنگدەرە ئافرەتانە بە تایبەتی ئەوانی کە سربەخۆن خۆیان یەکلا نەکردوێتەوە سەرنجیان ڕادەکێشێت نەک تەنیا هەوڵ دەدات و شەڕ دەکات مافەکانیان بپارێزێت وەکو ئافرەت بەڵکو دەبێت وەڵامی ئەو ڕاستیە بداتەوە کە چۆن من توانەکانی ئێوە دەپارێزم بۆ ئەوەی خۆراک بۆ کەس و کارتان دەرخان بکەن و لە ماڵێکدا بژین. بەڵێ لە بەشێک لە قسەکاندا باس لە سیاسەتی دەرەوە و شەڕی غەزە کرد. دۆناڵد ترامپ لە دوایەوەی کە جەنگی رووسیا و ئۆکرانیا سەری هەڵداوە بە شەڕی ئێستای غەزەشەوە هەموو کاتدەیوت ئەگەر من سەرۆکی ئەمریکا بوومایان نەمەهێشتم ڕووداوانە ڕووبدەن نەمەهێشتم شەڕانە ڕووبدەن. ئەوەی کە ئێستا ئەڵێت کە من ببمە سەرۆکی ئەمریکا هەم جەنگی رووسیا و هەم جەنگی ئیسرائیل و غەزەش ڕاگرم ئەمە کاریگەری لەسەر دەنگدەری ئەمریکی هەیە ئەم قسانە؟ ئەمە دیار نییە ئاشکرانیە. یەکێک لەو شتانی گوتم لە چەندین گوتار خەڵکی ئەمریکا دەبێت کارێکی باشتر بکەن لەبارەی بەرپرسیارەتی کەسی چۆن مامەڵە لەگەڵ حکومەت بکەن. ئەگەر سەیری سیاسەتی دەرەوە بکەین سیاسەتی دەرەوە کێشەیەکی زۆر گەورە نییە بۆ دەنگدەرانی ئەمریکا کە ئەمە جێگای داخە لە ڕاستیدا. ئەگەر سەیری دۆناڵد ترامپ بکەین کە چۆن بەڵی خۆی قسە دەکات دەیگوت هیچ جەنگێک نەبوو هیچ هەڕەشەیەک لەسەر ئەمریکا نەبوو لەسەر هاوپەیمانانمان نەبوو کاتێک من سەرۆک بووم تەنیا لە سەدەمی سەرۆکایەتی جۆ بایدن ڕوویدا. ئەمە ڕاست نییە. ئەگەر سەیری لە دوانە بێبەرپرسیارەکانی دیموکراتەکان بکەی کە دەیانگوت جارێکی دیکە پەیوەندیەکانمان دادەمەزرێنینەوە لەگەڵ ڕکابەرەکانمان بەڵام دەبێ بەهێز بین لەبارەی و بەهێزیش دەبین. دیموکراتەکان دەبێ ئەمە بسەلمێنن ئەم قسەیە بسەلمێنن بۆ دەنگدەرانی ئەمریکا. بابەتە گەورەکە لێرە ئەوەیە بەڕای من چونکە هەردوو شەڕە گەورەکە کە ئێستا سەرنج ڕادەکێشن سەرنجی دەنگدەرانی ئەمریکا ڕادەکێشن دۆخی غەزە و ئۆکرانیایە. دۆناڵد ترامپ دەبێت
دەنگدرانی ئەمریکا ڕازی بکات کە ئەو بووکەڵی دەست ڤلادیمیر پوتین نییە هەرچی بێت پێی بکات لە هەمان کات کامەڵا هاریس دەبێت بیسەلمێنێت بۆ دەنگدرانی ئەمریکا بسەلمێنێت کە ئەو هەڵوێستێکی بەهێزتری دەبێت لە پشتیوانیکردنی ئیسرائیل بەبێ ئەوەی هاوکاریە مرۆییەکان و قەیرانی مرۆیی لە غەزە فرامۆش بکات بۆیە پرسیارێکی زۆر هەستیار دەبێت بۆی وەڵامی بدەنەوە بە تایبەتی ئەم شەو لەبارەی سیاسەتی دەرەوە. بەڵێ بەڕێز تۆماس با بینە سەر باسی سیاسەتی دەرەوەی دیموکراتەکان و کۆماریەکان بەرامبەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و مەبەستی سەرەکی من بەرامبەر بە عێراق و هەرێمی کوردستانە. لەم دوانەیە کامیان بۆ عێراق و هەرێمی کوردستان سیاسەتێکی گونجاوە و خود دەتوانین بڵین کە ئێمە وەکو کورد دەتوانین پشتیان پێبەستین. لێرە هەندێک کەس هەن لە واشنگتن کە هاوڕانین بەڵام دەڵێم دیموکراتەکان لە چەند ساڵی ڕابردوو ئیدارەی بایدن بە دیاریکراوی تا ڕادێک دوور بوون لەو ڕێڕەوە لەبارەی پرسی هەرێمی کوردستان و سربەخۆی کورد. منیش ئەوە دەڵێم نەک لەبەرەوەی بە هاتوونەتە دەرەوە ئەمە شتێکە دەبێت چاومان لەسەری بێ گرنگی پێ بدەین هیچ پارتێک بە شێوەیەکی چالاک ناتوەتە دەرەوە و داکۆکارێکی سەرسەختی سربەخۆی کورد بووە و دامەزرانی کوردستانێکی سربەخۆ. ئەوەی دەمەوێت بڵێم لە کەناڵەکانی دانوستان و دانوستانە ڕاشکاوەکان و گشتیەکان لەگەڵ هاوبەشە هەرێمیەکان بینیمان بۆ نمونە لە ئوردن حکوومەتی عێراق هەڵوێستی ئەوان بەلایانی کەم دانانی زەمینەیەک بوو بۆ بەرەو پێشبردننی داهاتوێک بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و ئەگەری هەبوونی کوردستانێکی سربەخۆ. کۆماریەکان پێم ناخۆش ئەم قسەیە بکەم کە ئەمە بە هەڵە وەرمەگرن کۆماریەکان بڕوام وانە دوو جاریش بیریان لە دۆزی کورد کردبێتەوە. ئەمە جێگەی شەرمەزاریە چونکە کۆماریەکان ئەوەی کە دەیانەوێت نزیک بن لە کوردستانێکی سربەخۆ پشتیوانی لە کوردستانێکی سربەخۆ بکەن چونکە ئەوانە پشتیوانکارێک و هاوپەیمانێکی هەرێمین بۆ نمونە هەرێمی کوردستان و پێشمەرگە زۆر یارمەتی دەربوونە لە تێکشکانی داعش و چارەسەرکردنی هەڕەشەی تیرۆر و مامەڵەکردنی هەروە ئەو هەڕەشانێک کە بەرامبەر بە ئاسایشی نیشتیمانی ئەمریکا و هاوپەیماناندا دروست بوونە. بەڵام دەیان بینین دێنە دەرەوە دەڵێن هاوپەیمانێکی بەهێز لە بۆ نمونە لە حکوومەتی هەرێمی کوردستان و پێشمەرگەشان بەشانی ئێمە شەڕ دەکەن دەبووە ئەو دەرفەتە بەکار بهێنن بەڵام ئەم کاریان نەکرد. ئێستا زیاتر سوودەکەی بۆ دیموکراتەکانە ئەوان سوود لەم دۆخە دەبینن. بەڵێ سەبارەت بە داخوازی حکوومەتی عێراق بێگومان بەشێک لە عێراق لە سەرکشانەوەی هاوپەیمانی نێودەوڵەتی بە تایبەت ئەمریکا لە عێراق و ئێستا ئەمریکەکان ئەڵێن ئێمە بە دوو قۆناغێکین هەرچەند ئەمریکا تا ئێسامەی بەڕسمی باس نەکردووە بەڵام عێراق ئەڵێت بە دوو قۆناغ هاوپەیمانی نێودەوڵەتی لە عێراقا کشێنەوە دوایین قۆناغیان ساڵی 2026 قسەی ئێستا ئەمریکەکانی شەوەی ئەڵێن ئێمە بەرەو هەڵبژاردە نەچین دواتر ئەم پرسەیەک لا ئەکەینەوە. هەر کامێک لە دیموکراتەکان یان کۆماریەکان لە دەسەڵات بن لە عێراقا کشێنەوە. سەختە وەڵامی ئەمە بدەمەوە با پێ بڵێم بۆ حکوومەتی ئەمریکا سوپای ئەمریکا وەزارەتی بەرگری و خەڵکی ئەمریکا تا ئێستاش ئەو وێنانەی کە ئەمریکا لە ئەفغانستان کشایەوە هێشتا لە بیری خەڵکی ئەمریکا و دەنگدەرانی ئەمریکا ماوە هێشتا نوێیە. کەس ناوێت ئەفغانستانێکی دیکە کشانەوە لە ئەفغانستان جارێکی دیکە دووبارەوە بێتەوە بە شێوەیەکی خراپ کە بینیمە. ئەمە لایەنێکە. لایەنەکەی دیکە
حکوومەتی ئەمریکا ئەمەش شتێکە ترامپ هەڵمەتەکەشی و هەڵمەتی هارسش دەبێ باسی لێوە بکەن لە قۆناغێکدا باسی لێوە بکەن کشانەوەیەکی تەواوی هاوپەیمانان لە عێراق مسۆگەری ئەوە ناکات ناوچەکە سەلامەت بێت ئاسایشی هەبێت چ بۆ ئێمە چ بۆ هاوپەیمانانمان یاخود بۆ کەسانێک کە هاوپەیمان ئێمە نین و هاوبەشن ئەمە سوودی بۆ حکوومەتی عێراق نیە بە دڵنیاییەوە لە پاراستنی ئاسایشی ناوچەکە بە هەمان شێوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش زیانی دەبێت کشانەوەی ئێمە ئەو هەستیان پێنادات کە خەڵکی کوردستان پارێزراو دەبن بەژەوەندەکانیان پارێزراو دەبێت کشانەوە شتێک نابێت بە خراپی مامەڵی لەگەڵ بکرێت ئەگەر ڕوو بدات هاوشەوەی ئەفغانستان کە بینیمان تەنانەت ئەم شەویش لەوانەیە چەندین پرسیار ببینین لەبارەی کشانەوە لە ئەفغانستان بە دڵنیاییەوەش تۆمەت بەخشینەوە دەبینین کە هەڵەی کێ بوو چۆن ئەمە ڕوویدا لەژێر ئیدارەی بایدن بەراورد بە ئیدارەکەی ترامپ. بەڕێز جەستن تۆماس شارەزای سیاسەتی ئەمریکا لە واشنگتنەوە لەگەڵماندا بووی زۆر سپاس.